نوێت لە سەبارەت بە کۆبونەوەکەوە بۆچی تاوەکو ئێستا کۆبونەوەکە کۆتایی نهاتووە؟ بەڵێ چییە نزیکەی 30 خولەکە بێت سعدی ئەحمەد پیرە سەرۆکی وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەندامی مەکتەبی سیاسی کۆبونەوەکەی جێهێشتووە بۆ خۆی وتی کە ئەوان ئەنی یەکێتی ئەو کە بەنوێنەراتی یەکێتی لێرەیە دەڵێت ئەم چوار لایەنە لەسەر شتێک ڕێکەوتون ئەنجامێکە ئەنجامەکەی ئەوان پێشنیازەکەیە ئەو پێشنیازەیە کێنارتی بڵاوی کردوتەوە ئەو دوو خاڵی کەیساتۆ لە هەواڵەکە باست کرد هەڵبژاردننی سەرۆکی هەرێمە لە دەروی پەرلەمان هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمانەوە بۆ خۆیان دەڵێن ڕێکەوتون و گەشتونتە ئەنجامێک ئەنجامەکان بە میدیاکان ناڵێن بەڵام بۆ خۆی دەڵێ بە پارتی دیموکراتی کوردستان دەڵێن 30 کاتژمێرە سعدی پیرە کۆبونەوەکەی جێهێشتووە نوێنەری لایەنە سیاسیەکان نوێنەری ئەوان یاسایەکان لە یەکێتی و لە گۆڕاند جێنەر عەلی جۆڵا و بەهار مەحموود کۆبونەوەکان بۆ ماوەی 20 خولەکێک جێهێشت چونە دەرەوەی بینای گۆڕان لە گردی زەکەتی شاری سلێمانی وتیان بۆ کارێکی تایبەت چوونەتە دەرەوە بەڵام کە هاتنەوە ژوورەوە سەرقاڵی چەند نووسراوێک بوون ئەو نووسراوانە پێدەچێت ئەو پێشنیازانە بێت کە ئامادەیان کردووە ئەوەی کە تا ئێستا کراوە هەر سەر لە بەیانیش نوێنەرە یاسایەکان وتیان پێشنیازەکانیان ئامادە کردووە دەیانەوێت سیاسیەکان لە ژوورۆ سەیری پێشنیازە یاسایەکان بکەنکەوە ئەوان ئامادەیان کردووە دەیانەوێت پێکەوە هەم یاسایەکان و هەم سیاسیەکان هەردووشیان لەسەر ئەم پێشنیازانە قسە بکەن هەر تێبینی و پێشنیازێکی تریان هەیە جێ بکەنەوە لەو دوو خاڵەت چونکە کەمتر لە 48 کاتژمێر ماوە بۆ ئەوەی ئەم چوار لایەنە هەڵوێستی فەرمی خۆیان بە پارتی دیموکراتی کوردستان بڵێن تا ئێستا ڕوون نییە کۆبونەوەکەی تاودۆی بەڵام بەرەو کۆتایی دەچێت چونکە ئەگەر بگەڕێنەوە بۆ کۆبونەوەکەی دوێنێکە لە بارەکەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کرا پێش کاتژمێر 5 کۆبونەوەکە تەواو بوو ئێستا ئێمە کەوا لە دوای کاتژمێر 4ەوەین کۆبونەوەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکگرتووی ئیسلامی بەزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی بەردەوامە چاوەڕوانی هاتن دەرەوەی وەفدەکەی ئەم چوار لایەنین کە بێنە دەرەوە بتوانین زانیاریان لێوەرگرین بزانین ئەو ئەنجامی کە سعدی پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی باسێکە ڕێکەوتون چییە؟ بەڵێ پاش کۆتایەتنی کۆبونەوەکە ئایا کۆنگرەی ڕۆژنامەوانی دەبەستن؟ چیە ڕوون نییە کە کۆنگرا بەسن بەڵام ئەمەیە گۆڕانکاری ئەو شێوازی کۆنگرە لەبەری پرسیار کرد بڵم لە ژوورەوە ئامادەکاری کرابە بۆی کۆنگری ڕۆژنامەوانی بەسن بەڵام لەگەڵ هاتنە دەرەوەی سعدی ئەحمەد پیرە وتیان کۆنگرە ناکەن هاتوونتە دەرەوە کەواتە لەم دەرگایەوە ئەگەر بێنە دەرەوە لێرەوە بێنە دەرەوە ئێمە توانین زانیاریان لێوەربگرین تا ئێستا بە ئێمە نەوتۆ کۆنگرە دەبەسنیان نا بەڵام هەوڵە دەین ئەگەر کۆنگرەش نەبەستن بتوانین لە ئەندامەکانی وەفدەکان و بەشداربووی کۆبونەوەکان بیانگرین قسەیان لەگەڵ بکەین بۆ ئەوەی زانیاریان لێوەرگرین باسی ناوەڕێکی کۆبونەوەکە بکەن ئەگەر کۆنگرەش نەبەستن ئێمە توانین ئاوا زانیاریان لێوەرگرین هەندێک جاریش ئەگەر کۆنگرە نەبەستن ڕاگەیەنراو بڵاو دەکەنەوە بەڵام چییە لەبەرەوەی دوێنێش باسییان کرد کامان نایەنەوێت ئەو پێشنیازانی کە ئامادەیان کردووە لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە بڵاو ببێتەوە چونکە دایانەوێت ئەمان پەیامەکان تەنها بە پارتی دیموکراتی کوردستان بێ دایانەوێت لەناو کۆبونەوەکە پارتی دیموکراتی کوردستان وەڵامەکەیان وەربگرێت چونکە ئەو پێشنیازانەیەشی کەینارتی باسی کردو دوێنێ ئەمان ئەو پێشنیازانە ئەندامانی وەفدەکە دەڵێن باسی مەکەن لەبەرەوەی بۆی لەناو کۆبونەوەکە ئەو پارتی دیموکراتی کوردستان بڵێن نەکەوەی پارتی دیموکراتی کوردستان خۆی لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە پێشنیازەکە ئەمان بزانێت. بەڵێ هێمن مەحموود پەیامبەرمان لە شاری سلێمانی سوپاس بۆ